پێم وایە ئەوە گرنگە بۆ لایەنە کوردیەکان هەوڵ بدرێت کە لەم هەلومەرج و خۆلانغەدا ئێمە خاوەنی یەک گوتار بین. ئەنی بەرامبەر لەوەی کە خاوەنی یەک گوتار بین پێویستە یەک دیدگامان هەبێت بۆەوەی کە ئێمە ئەم وڵاتە چۆن بەڕێوە دەبین، ئێمە چی لە میلەتە دەکەین، ئێمە چۆن لەگەڵ عێراق مامەڵە دەکەین، چۆن لەگەڵ ئەم هەلومەرج و ئەم ئاڵۆزی و گرژی و شەڕێی کە داسە پێنراوە بەسەر ناوچەکەدا چۆن ئێمە ینی هەسوکەوت دەکەین. ئەمانە بەڕاستی مەڵێ بابەتی گرنگن کە بەر لەوەی کە ئێمە خاوەنی یەک گوتار بین کە زۆر پێویستە دەبێت خاوەنی یەک دیدگا بین کە پەرتەوازەی کوردوای لە بەغداش کردووە لە وڵاتانی کەش کردووە بەڕاستی بە گەورە و بە گرنگ تەمەشای کورد نەکرێ و لەم هاوشێشانەدا تەمەشا دەکەی لەم باردۆخان ئێستا کە ناوچەکە پێدا هێدەپەڕێ کورد بەڕاستی یانی هیچ حسابێکی بۆ نەکراوە نەک حساب نەکراوە بگرە ئەوە خەریکە ینی هێندێک لێدوانی مەترسیدار بەرامبەر بە کورد دەگوترێ لەلایەن هێزانی دنیا بە تایبەتی ترەمپ و ئەمریکاوە. بۆیە ئێمە ئەوە کاریگەری هەیە بۆ سەر تێڕوانینی وڵاتانی زلهێز بۆ کورد و تێڕوانینی عێراقی ژیانی بۆ لەمە دووە بەڕاستی بەو چاوەی کە کورد ینی گەلێکی گەورەیە و خاوەنی قەزێکی گەورەیە و میلەتێک کە مافی هەیە پێم وایە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ناکرێت.